ئەو وێنەی کە گیراوە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەو وێنە ڤیدۆییەی کە گیراوە بڵاوی بکەنەوە 78 پەرلەمانتار هەر 78ەکە دەستی بەرز کردوتەوە بە بەڵێ دەنگی داوە 19 سەرۆک فراکسیۆنی تایە لە پەرلەمان هەر 19 دەستی بەرز کردوتەوە هەر 19 بە هەموو حیزبە گەورەکان و بچووکەکانەوە بە تورکمان و مەسیحیەوە بە هەموو حیزبە سەرەکیەکان یاریمی کوردستانەوە بە هەموو فراکسیۆنەکانیانەوە ڕوئەدا من لەسەر مادێ لە مادەکان دەنگم نەدابێ بەڵام بە کۆی پڕۆژە یاساکە دەنگم داوە هەرچی پەرلەمانتار لەو هەڵەیە بۆ دەنگی پێداوە هەرچی حیزب نوێنەری هەیە لە کوردستانە لە پەرلەمانە دەنگی پێداوە هەرچی فراکسیۆن هەیە دەنگی پێداوە یەک خاڵی ترێ بۆ باس 6 لیژنەی گەورە لە پەرلەمانە راپۆرتیان لەسەر ئەمە کرد بۆ مێژوو وێنەکان هەیە ئەو وێنانەش داوام کرد دۆست وێنە بڵاویکەنەوە بۆی ڕاشکاوانە قسە بکەیت دوو سەرۆک فراکسیۆنیان دوو سەرۆک لیژنە گۆڕان بوو دوو سەرۆک لیژنە پارتی بوو دوو سەرۆک لیژنەش یەکگرتوو بوو ئەم 6 سەرۆک لیژنەیە و ئەندامانی لیژنەکانیان ئەم راپۆرتیان دروست کرد و خستیانە بەرنامەوە بۆی پەسەند بکرێت